ما شاء الله دەڵێ شمشێری زولفەقارە. وەرن با فکرێکتان پێ بڵم لێرەوە. قسە لە شمشێر و گولە بەهێزترە. قسەیەک هەیە دەڵێ برینی شمشێر و گولە چاک دەبێتەوە، بەڵام برینی قسە چاک نابێتەوە. واتە وەریای خۆت بە ئەی ئینسان، ئەی موسڵمان، قسە لەو شمشێرە بەهێزترە. جا دەزانی بۆچی وایە؟ وەرە با پێت بڵێم. دەزانی کاریگەری قسەی خراپ و ناخۆش وەکو چی وایە؟ وەکو ئەوە وایە بزمارێک لە دارێک دەدەیت، دوایی بزمارەکە دەردەهێنیەوە، بەڵام شوێنەواری بزمارەکە لە ناو دارەکەدا هەردەمێنێت. قسەی ناخۆش و خراپ و ئاژاوەگێڕیش ئاوایە. جاری وا هەیە بەخوا کاریگەریەکەی دوای ساڵێکیش لە دڵ و دەرونی ئینساندا هەردەمێنێتەوە ئەگەر داوای لێبوردنیش بکەی، بەڵام کاریگەری ئەو قسەیە هێشتا هەردەمێنێتەوە. کوڕە ئامان وەریای زمانت بە، چونکە ڕەسوول الله فەرموویەتی صلی الله عليه وسلم من صەمەتە نەجا. هەر کەسێک ئەو زمانەی بگرێت لە خراپە و خراپەکاری لە ئاژاوەگێڕی، ئەو کەسە ڕزگاری دەبێت. کوردەواری گوتویانە ئەگەر زمان لێگەڕێ سەر سەلامەتە، گوتراویشە ئەگەر نەتوانی زمانت بگری، دڵنیا بە پەشیمان دەبیت.